بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا آمين. أما بعد، فصل اللقطة يان اللقطة هردو تشيان لا دەستەواژەی فوقەهایانی ونبووی هەڵگیراوە. ئەمە لە جهەتی زمانەوانیەوە ئەولاترە کە لوقەتە بە مانای کەسە هەڵگرەوەکە بێ، وەکە شتەکە هەڵدەگرێتەوە. لوقتە بە سکون شتە هەڵگیراوەکە بێ، بەڵام لە دەستەواژەی فوقەها هەردووچیان ینی شتی ونبووی هەڵگیراوە. ئەبوو شوجاع رحیمه الله دەڵێ وإذا وجد لقطة ئەگەر شتێکی ونبووی دۆزیەوە فی مەواتین لە زەویەکی مردوودا کە هی کەس نییە، ئەو طەریقین یا لە چەقی ڕێگایەکدا، نەک موڵکی تایبەت، نەک موڵکیەکی شیایەکە، چونکە هەر کەس شتێ لە موڵکیەکێکدا بدۆزێتەوە هی خاوەن موڵکەکەی. بەڵێ کە خاوەن موڵک گوتی هی من نییە، هی ئەوەیە کە ئەو موڵکەی لێ کڕیوە، ئەو گوتی هی من نییە، هی ئەوەیە کە ئەو موڵکەی لێ کڕیوە، هەتا دەگەینەوە ئەو کەسەی زەویەکەی ئاوەدان کردوێتەوە. ئەوەی زەویەکەی ئاوەدان کردوێتەوە هی ئەوە ئەگەر ئینکاریش بکات، چونکە ئەمە لە ئیحیاء المەوات باسمان وتمان هەرچی لەو زەویەدا بدۆزرێتەوە هی ئەوەیە کە زەویەکەی ئاوەدان کردوێتەوە. دەڵێ ئەگەر لە جێگایەکی ئاوا شتێکی دۆزیەوە فەلەه ئەخذوها، بۆی هەیە هەڵیگرێتەوە، ئەو تەرکوها، بۆشی هەیە لی بکەڕێ، دەتوانێت لی بکەڕێ و هەڵی نەگرێتەوە. کامیان باشترە؟ دەڵێ وەئەخذوها ئەولا من تەرکیها، هەڵگرتنەوەی باشتر و چاکترە لە لێگەڕانی ئین ئەگەر کان على ثقة متمانی بەخۆی هەبوو من القیام بها، کە بەو ئەرکانەی ئێستا دێ پێی هەڵبستێ. ئەگەر متمانی بەخۆی نەبوو لێگەڕێ باشترە. وإذا أخذها، جا ئەگەر هەڵی گرتەوە وجب عليه، واجب لەسەری، واجب لەسەری بۆ مانایە کە حەقە لەسەری، ئەگەر نا هەتا دەیەوێ، هەتا ئەو کاتی دەیەوێ ئەو شتە بکاتە هی خۆی، ئەو شتانە واجب نابێ. سنەتە بۆی با ئاوا بڵین بە دەقیقی، سنەتە بۆی ڕاستەوخۆ ئەم شتانە بکە. کەی واجب دەبێ ئەم شتانە بکە؟ کە ویستی بیکاتە هی خۆی. چی؟ أن يعرف 6 أشياء، ششتی لێ بزانێ و دیقەتی بدا و تەماشای بکە. یەک وعاءها، ئەو تورەگە و کاسە و سەبەتە و شتەی چیدایەتی، لەناو چدایە. دوو وعیفاسها، عیفاس ئەو پێستەیە کە بەسەر تورەگەدا دەدرا، سەری تورەگە و گۆزە و ئەوەی پێدەگیرە. وویکاءها، ویکا ئەو پەتەیە کە سەرەکەی پێدەبەستە، سەری تورەگەیان لە پێستەکە گرێ دەدا و تون دەکرا. وجنسها، جنس سوورەگەزی شتەکە، زێڕە، زیوە، پارەیە چییە. وعددها، ژمارەکەی، ووەزنها، وەزن و بارستایی. اینجا لای منووسا ويحفظها، ئەولاتر و دروستر ويحفظها، واجبە لەسەری، واجبە لەسەری، واجبە وجوبا شرعيا، واجبە لەسەری بیپارێزێ ويحفظها في حرز مثلها، لە حرز و جێپاراستنی شایانی ئەو شتە. یعنی عادەتەن ئەو شتە لەکوێدا دەپارێزێ دەبێ بیخاتە ئەوێەوە. مۆبایلێکی دۆزیوەتەوە عادەتەن مۆبایل دەخرێتە جیرفانەوە، پارەی دۆزیوەتەوە عادەتەن لە ژوورێجێکی محکەمدا دەنێ، نەک لە حەوشە فڕێدا لەباتەکە خۆی هی خۆمان نییە، هەڵمان گرتوێتەوە. کە هەڵت گرتووەتەوە لە جێی شایانی خۆی دانەنا فەوتە ئەتوەری بەرپرسیاری. ثم إذا أراد تملكها، پاشان ئەگەر ویستی بیکاتە هی خۆی، عرفها سنة، ساڵێک بانگەوازی بۆ دەکە.
طبعا كورينا سنتي بينيكي زارق سكي ابو شجاع برحمت بيوا بيدتشي ما بستي اويكا ظاهرك وايكا بس اگر بي كاته خوي صالك بانگازي بودكا يعني اگر هر هلي گريتونيا زيوا بو خاونكي هلي گري واجبني بانگازي بوك طبعا مو معتمدني معتمد اويكا بي كاته خوي يعني يردي بانگازي بوك بانگوازی بۆ دەکا ساڵێک هەفتەی یەکەم هەموو ڕۆژێ دووجار هەفتەی دووەم هەموو ڕۆژ جارێک هەفتەی یەکەم هەموو ڕۆژێک دووجار هەفتەی دووەم هەموو ڕۆژێک جارێک ئەنجا حەوت هەفتە هەفتەی یەکجار حەوت هەفتە هەفتەی یەکجار ئەنجا هەتا ساڵەکە تەواو دەبێ مانجی یەکجار بەڵام ئەگەر شتەکە کەم نرخ بوو 5,000 دۆزیوەتەوە 10,000 دۆزیوەتەوە مەرج نییە ساڵێک بانگوازی بۆ بکات هەردوو 3,000 لەو جێیش شتەکەی تێدا دۆزیوەتەوە کاکە نییە ساحەبی نییە کەس نییە توانێت بیکاتەی خۆی ئەگەر هەر زۆر کەم نرخ بوو وەکو یەک دەنگە خورما یەک دەنگە جێلاس لە زەویەکەدا دۆزێتەوە تعریفی هەر ناوێت ڕێکسەر دەتوانێت بیخۆ لەکوێ بانگوازە دەکا على ئەبواب المەساجد لەسەر دەرگای مزگەوتەکان نەک لە ناو مزگەوت لە مەزەی من ناو مزگەوت ئەو تعریفە مەکروهە وفي الموضع الذي وجدها فيه لو جێیەشدا کە ئەو لوقتەی تێدا دۆزیوەتەوە وجێیەکی لەم زمانەیە وەکو سۆشیال میدیا و ئەوانە فإن لم يجد صاحبها ئەگە لە ماوەی ئەو ساڵەدا خاوەنەکەی نەدۆزیەوە كان له أن يتملكها بۆی هەیە ئەو شتە بکاتە هی خۆی بۆ خۆی بەکاری بهێنێ جا دەیفرۆشێ جا تەسەڕوفی دەکا بە ئارەزوی خۆی بەمەرجێ لە ناو حەڕەمی مەککە نەیدۆزی بێتەوە بەمەرجێ لە ناو حەڕەم شتی ناو حەڕەمی مەککە دەبێ بپارێزرێ دوای ساڵ و دوای 2 ساڵ و دوای 10 ساڵ ناکرێتە هی خۆ ئەو شتەی لە حەڕەمی مەککەدا دەدۆزرێتەوە بشرط الضمان دەیکاتە هی خۆی بەمەرجەوەی ئەگەر دوای ئەو ساڵش دوای 10 ساڵیش دوای 15 ساڵ خاوەنەکەی پێدا بوو تۆڵەی دەداتەوە وەم حەڵاڵە بەکار بێنم بیفرۆشم بەڵام کە خاوەنەکەی هاتەوە تۆڵەکەی دەدەمەوە واضحە ئەگەر خاوەنەکەی پیدا بوو هەر تۆڵەی دەدات تەماشاکە عادەتەن ئەو شتێک فوقەها ئاوا دڵێن لە وەسفی کەم نرخ عادەتەن ئەو شتەی ئینسان زۆر بە دوایدا ناگەڕێ و زۆر بە دوایەوە نییە کە بدەرخە ئێتکە 5,000 لێ بزر بوو غالیبەن ناچی مانگە بە دوایەوەدا بگەڕی و شار بگەڕێی و خەڵک تێبگەینی وەنیە بۆ عرفەن ئەو شتە کەم نرخە ئاوا دڵێن لە وەسفی کەم نرخ رحمهم الله تعالى انجا دڵێ واللقطة على 4 أضرب شتی هەڵگیراوە یەک لەم 4 جۆرەیە أحدها ما يبقى على الدوام شتێکە کە بەردەوام دەمێنێتەوە وەکو جل و پارە و زێڕ و زی و فهذا حكمه ئەوەی باسمان کرد حکمیەتی ساڵێک بانگەوازی دەکا و دوایی دەتوانێت بیکاتە هی خۆی و إلى آخره والثاني ما لا يبقى نامێنێتەوە شتێکە نامێنێتەوە كالطعام الرطب بفتحي راءك وسكوني طاءك وكو خواردمني تر كوشك ناكريتو ناكري وشك بليتو هو بجيري وكو سوزوات مثلا كيكك أو يدوزي وستكا فهو مخير يقل ما ندكا يعني كاما مصلحتي كابلاي صاحب شتي تدابو أولكا واجب كاما مصلحتي تدابو أوبكا بين يك أكله وغرمه هل أو كاتدا مدرس بيخواو دواي كخاونك هاتو غرامي يبدا طولي يبداتو أو بيعه يا بيفروشه وحفظ ثمنه بيكاتا بارو باركي هالبقري والثالث إيه طبعا بانغوازي بو دكاو بانغوازي هناك باري دوزيوتو شي دوزيوتو بانغوازي أو دكاو نيا
بووی هەیە دوای ساڵێک بیکاتە هی خۆی و پارەکە و کابرا هاتەوە تۆڵی بداتێ واضح بنیەوە. والثالث سێەم ما يبقى دەمێنێتەوە شتێکە دەمێنێتەوە بەڵام بعیلاجی بە چارەسەرکردنی وەکو شکردنەوە مەسەڵەن بێشتیشی تێدا بکەی كالرطب بضمي راءك وفتحي طاءك وكو خرماي تر وش ذكرته وكو تري وش ذكرته بيت الميوش هل يقرب خد فيفعل المصلحة كامل مصلحة كابريتي لو ديكا لو أنا يك من بيعه وحفظ ثمنه تبي فروشيو باركي هالقري أو تجفيفه وحفظه يا وش تشيكاتو وكابري هالبقري. والرابع سوارام ما يحتاج إلى نفقة أو كبيسي بخرجي ومصرف كردن هي باش أقعت عن ليبي كالحيوان وكو آجل يجي دوزيوتو وهو ضربان أو دو جورة آجل دو جورة آجل يدوزراو يك حيوانك لا يمتنع بنفسه ناتواني خوي بپارێزێ لە درندەی بچووک وەکو گورگ نەک وەک درندەی گەورە وەکو شێر شتێک خۆی بێ لە شێر ناپارێزرێنی إلا ما رحم ربك کە نافەوتا ئێمە مەسەڵەن لە درندەی بچووکی وەکو گورگ مەسەڵەن وەکو مریشک و مەڕ و بزن و گۆلک و ئەوەی دۆزیوەتەوە فهو مخير سرپشك بين أكله وغرم ثمنه بيخواو دعايك خاونكي بيدابو قرامكي بداتي نرخكي بداتي ثمني بداتي أو تركه يالي بقري بيه ليتوا والتطوع بالإنفاق عليه بالتطوع بخير ببياوتي بوي بخيوك والله تادي هيتو بالتطوع بخير بوي بخيوك يان لەلای قازی یا دوو شاید بگرێ بڵێ کاکە من مەسرف بۆی هەڵدەگرم ئەو مەسرفانی لێم کرد شاید من دوای لێی وەردەگرمەوە شایدی هێ ئەو بەیعه وحفظ ثمنه یان ئەوە سێم کەنە سێم ئەو بەیعه وحفظ ثمنه یا بیفرۆشێ و پارەکە هەڵگرێ ئەرویستان زیادیکەن ئەم دوانە زیادکە یا بەخێر بۆی بەخێو بکە بەس بەخێر نا بە پارە لای قازی یان لای دوو شاهید باسی ئەو بکە کەم بە پارە بۆی بەخێو دەکەمەوە پارەکەدا ئاگا لێ بێ دوای پارەی ئێوە دەبێت یان هەر ئەو کاتە ئەو شتە بکاتە مڵکی خۆی مەڕێکی دۆزیوەتەوە شیر و بێچوو شتی بەکار بێنێ لە بەرامبەر بەخێوکردنی کە ساحێبەکە هاتەوە بەس مەڕەکەی دەدات بس مرك كصاحبك واضحة أوا إنجا أوا قال للصحراء دا دوزي بيتي وآقاتني أما قال لآوداني دا بيدوزيتوا لنا وقندو شارو أوا بتنيا دوامو سيمي بوهي يعني تركه أو التطوع بالإنفاق أو التطوع بالإنفاق عليه لقل بيعه وحفظ ثمنه أجر لا أوداني لا بدوزة طواو مظبوط ده بيسبه الكاريه دو حيوان أجلك يمتنع بنفسه وخوي لتواني خوي لا درندي ما مناون ببارز وأكو اشترو أسب أو فإن وجده في الصحراء أجر لدشتو دردا بيدو زيتوا تركه إذا دشتو در تواني يشكاري خوي بركة ويتفيسي بتونيا بلام أجر وقتي طالان راو روت بو وكو هندك تشتو سباي دجمن هاتبو هرچيان كوت بها بردز ديان بر لا بوي هي وكو جوري يكمي آجل ماملا يقلق بالا صحراش بيدوزيته وإن وجده في الحضر
ئەگەر ئاژەڵێکی لەو جۆرە لە حەضەر لە ئاوەدانیدا بدۆزێتەوە فهو مخير بين الأشياء الثلاثة فيه سرپشکە یەک لەو سەیانەی خاڵ یەکەمی بۆ بکە حیوانی ئەو جۆرە حیوانی کە خۆی پێ ناپارێزێ یعنی یان بیخوا و دوایی تۆڵەکەی بدا یا بەخێوی بکە بە تەطەووع یا بیفرۆشێ و پارەکەی بۆ بپارێزە بەڵام ئەو معتەمەد نییە معتەمەدەوەی ناتوانێ بیخوا باڵکو بەس دووەم و سەیەمی بۆ هەیە یا بیهێڵێتەوە بەخێوی کا بە تەطەووع یا بیفرۆشێ و پارەکەی بۆ هەڵبگرێ. فصل اللقيط اللقيط يعني منداڵی فرێدراو اللقيط يعني منداڵی فرێدراو دەڵێ وإذا وجد لقيط ئەگەر منداڵیشی فرێدراو دۆزرایەوە بقارعة الطريق لە چەقی ڕێگایەک یا لەبەر دەرگای مزگەوتێ یا جێگایە لەو جۆرە فأخذه هەڵگرتنەوەی وتربيته پەروەردەکردنی وكفالته لە ئەستۆگرتنی واجبة على الكفاية واجبی کفایە فەرزی کفایەتە دەبێ یەکێک پێی هەڵسێ ئەگەر نا هەمووان گوناهباردەم بەڵام پێویستە لەسەری لەلای دوو شاهید ئەوە بدرچێنێ کە ئەو منداڵە هەڵگیراوەتەوە منداڵی خۆی نییە هەم بەو بەخێوکردنە لە ماڵی خۆی نابێتە مەحرەم دەستنوێژی لە کچەکانی و ماڵەش چێ مەگەر ئافرەتی و ماڵە شیری بداتێ مەسەلەن دەبێتە دایکی شیری و کچەکانی ماڵەکە دەبنە خوشکی شیری و ئەوە جیاوازە هەم ولا يقر منداڵی فرێدراو ناهێڵدرێتەوە إلا في يد أمين لە دەستی کەسێکی ئەمین موسڵمانی ئازاد کە کۆیلە نەبێ دیندار کاو فاسقێ منداڵ هەڵبگرێتەوە لی دەسێنەوە قازی لی وەردەگرێتەوە دەوێت لە دەستی پیاوێکی دیندار دابێ جا فإن وجد معه مال ئەگەر پارەی لەگەڵ دۆزرایەوە پارەی لەگەڵ دانرا بوو أنفق عليه الحاكم منه حاکم خۆی یایەکی ڕادەسپێرێ کە هەر لەو ماڵە مەسرەفی ئەو منداڵە بکە وإن لم يوجد معه مال ئەگەر پارەی لەگەڵ دانەندرا بوو فنفقته في بيت المال نفقە و ئەرچی بەخێوکردنی و منداڵە لەسەر بەیت المالە موچەی بۆ دەبڕێتەوە ئەگەر نەبوو واجبە موسڵمانانی دەوڵەمەند ئەو ئەرکە بگرنە ئەستۆ کە واجب نییە لەسەر ئەو کەسی کە هەڵی دەگرێتەوە. فصل کۆتا فصل لە معاملات کۆتا فصل لە کتابی معاملات الوديعة وديعة يعني سپاردە بە ئەمانەتدانان شتێ لەلای یەکێ دابنێم بۆ ئەوەی بۆم بپارێزێ والوديعة أمانة كابو پاراستنی واجبە أي قبول كردني ويستحب قبولها قبول كردني خيرة أقول لك فلان اشتد بالابي بوم ببارزة لمن قام بالأمانة فيها بويك كبزانة تعني باراستنك يعني بأميني وبريتي بمعتسر أقريش بزانة كابرا أميني ديكي دزناكوي واجب قبولك ولا يضمن كابراي مودع كابرا كشتي للا داندراوا لا يضمن تولينا كيف السر إلا بالتعدي بزيادة الرويك بسنور بس عند النبي وكو بكاري بهني يخو بكاري هنا نمان داوي كاك وباراس النام يعني يا لدزني بارزي يا لدرندني بارزي إلى آخره. وقول المودع مقبول قصي كابراي أمانة للا داندراو قبول دكري باوري بي دكري أجر سوين بخوا في ردها على المودع أجر بلا داومته صاحبك مودع خاونكيتي مودع وي أمانتك للا داندراو قصي مودع أجر سوين بخوا يعني ليان بو الشر كابراي مودع دلا قربان داومته كابراي مودع دلا ني داوتمو قصي كابراي مودع بس سوين بخوا باوري بي دكري يا بلا دزراوه سن بخابة أو ربنا. إيه طبعًا
نعم تفاصيل وزيات القضية دي الأمريكا قتيل داوم هو خوشايد ناتواني شايد يبغى نيداوته سو بيشوار ساعة لقضي شايد يبغى نمان زاني ودابيو نزاني ولا لا نيدابيو بەڵام ئەگەر بڵێ دامەوە کوڕەکەی مەسەلەن یان میراتگرەکانی یان نا ئەوە دەبێت شایەتی وعليه واجب لەسەرەوەی ئەمانەتەکە وەردەگری أن يحفظها في حرز مثلها ئەو شتە لەو جێ دابنێت کە عادەتەن خەڵک ئەو شتەی تێدا هەڵدەگرێت سیارەیە مەسەلەن کە حەوشە و ئەو هەیە بیخاتە ژوورێ بەر دەرگای ڕاگرتووە دەرگاشی قوفڵ نادا بفەوتەی لەسەرێتی تۆڵەی لەسەر وإذا طولب بها هەم لەسەری واجبە کە داوای لێکرا کاکە شتەمان بدەوە ئەو ئەمانەتی لەلامان دانابووی بماندەوە فلم يخرجها ئەو نەیدایەوە یەکسەر نەیانداتەوە مع القدرة عليها لەکاتدا تواناشی هەبوو یەکسەر بیانداتەوە حتى تلفت هەتا فەوتا ضبینە تۆڵەکەی لەسەرەوە بەڵام ئەگەر ناو نوێژدا بوو یان نانی دەخوارد یان ناو مەخزەنێک هەڵی گرت بوو ئێستا بارانیشی زۆریش بوو ئەوە قەیناکە هەتا عوزرەکەی تەواو دەبێت واضحة باش با ئەوەندە بەس الحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك